لە درێژەی یاریەکانی خولی لاوانی کوردستان قۆناغی کۆتایی هەفتەی سێیەم لاوانی یانەی شێروانە بە ئامادەبوونی هاندەرانی یانەکە لە یاریگای نوێی یانەی شێروانە میوانداری لاوانی یانەی زێرەڤانی کرد. گێمی یەکەمی یاریەکە ئەستێکی بەرزی بەخۆیەوە بینی و هەردوو یانە بە هێرشکردن بۆ سەر گۆڵی یەکتر دەستیان بە یاری کرد و لە ئەنجامی ئەو هێرشانەدا و لە خولەکی 20 وەضاع مالک لاوانی شێروانەی بە گۆڵێک پێشخست و ئەو گێمەش بەو تاکە گۆڵە بە کۆتا هات. لە گێمی دووەمدا یاریەکە گۆڕاو ئاستێکی بەهێزتری بەخۆوە بینی و هەردوو یانەش بەردەوام بوون لە هێرشەکانیان بۆ سەر گۆڵی یەکتری، بەڵام جارێکی تر یانەی خاوەن یاریگا دەست پێشخەر بوو لە تۆمارکردنی گۆڵ و لە خولەکی 67دا یاریزان وەضاع مالک گۆڵی دووەمی خۆی و لاوانی شێروانەی تۆمار کرد. پێش تەواوبوونی یاریەکە و لە خولەکی 92 محەممەد عومەر کۆتایی بە کەرنەڤاڵی گۆڵەکانی لاوانی شێروانەی هێنا و گۆڵی سێیەمی تۆمار کرد و لە کۆتاییشدا یاریەکە بە ئەنجامی 3-0 لە بەرژەوەندی لاوانی یانەی شێروانە بە کۆتا هات و خاڵەکانی بۆ 4 خاڵ بەرز کردەوە. دوای تەواوبوونی یاریەکەش ڕاهێنەری هەردوو یانە باس لە ئاست و ئەنجامی یاریەکەیان دەکەن. ئەوسەکە گەلێکی خراپ پێشکەش کرد تایبەت لە نیڤایەکێ لە بازدا خولەکێ دەست پێکێ لێ ئەمشان پشتینگە بزەڤڕینەوە ئەوستەکێ باش پێشکەش بکەین ئەو بۆ ئەنجام گەلک دلێمە نەبوو چونکی گەلک یاریزان تووشی خەلەتیە تاکە کەسی بوون. ئیمڕۆ لە ڕاستیە لاوانی یانەی شێروانە لە یاریەکانیشە ئاسمان باشتر بوو بەس بەڵام ئیمڕۆ ئێمە توانیمان ئەو هەڵانەی کە یاری پێشوو لەگەڵ یانەی نەورۆزە هەمان بوو ئیمڕۆ توانیمان چارەسەری بکەین. دیارە خولی لاوانی ئەمساڵ لە ساڵانی پێشووتر بڵێم سەختتر و قورسەر بوو بۆ لەبەرەوە یەک جەولە بوو هەر هەموو یەک جەولە بوو دوا بە دوایەوە لە مەرحەلەیەکەمە خاڵەکانی تۆ سفرە کرا دووبارە دەسەکرەوە بە خاڵکۆکردنەوە. ئەگەر ئێمە ئەو خاڵانە لەگەڵمانە باتایە ئێستا ئێمە بە پاڵەوانی خولی لاوانی کوردستان بووین. لەگەڵەوەی یانەی وەرزشی شێروانە لە وەرزی ئەم ساڵی خولی نایابی کوردستاندا ئاستێکی خراپ نیشان دەدات، بەڵام لاوانی شێروانە لە جێ ئومێدی هاندەرانیانن لە خولی لاواندا بۆ ئەوەی نازناوەکە بگەڕێننەوە بۆ گەرمیان. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام، یاریگای یانەی شێروانە، کەلار.